مشكلەکەم لەگەڵ خۆم هەیە ئەمن مامۆستا لە جێگایەک ئیش دەکەم لۆ نمونە دەبینم غەدر لە کڕیار دەکرێت یان لە فرۆشیار دەکرێت باشە مشکلەکەم لەوەیە لەو کاتەی درم زۆر ژان دەکاتن یعنی زەمیرم زۆر پێ نامورتا دەبیتن یەک دووەمین شتە ئەوەیە کە تەداخل بکەم یان لۆ نمونە باسی مەوزوعەکەی بکەم ڕاستیەکەی کووە معمەلەکە تێک دەچیتن واضحە؟ واضحە بێدەنجیش بم ئەو مشکلەیە هەندێک کە قەهر لە مەوزوعەکەی دەخۆم قەهر لە معمەلەکەی دەخۆم کە دەکرێتن باش يعني لو عالتين نازانم چ بکەم بانجان طبعا بآياتك قرآن جوابته دمو خا يرا فرمي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان لچاکە و چاکەکاریە یارمەتی یەکتری بن بەڵام لە خراپە و لە گوناها بە هیچ شێوازێک نابێت یارمەتی یەکتری بیت ئەو شوێنەی کە تۆ ئیشی لێکەی ئەگەر زانی شوێنەکە غەشی تیاکرێت فێڵ لە خەڵکەکرێت بە هیچ شێوازێک تۆ نابێت ڕێگە بە خۆت دەی لەو شوێنەیە ئیش بکەیت و ئەگەر بەردەوام بیت لەو شوێنەیە کە غەش لە خەڵک ئەکرێت فێڵ لە خەڵک ئەکرێت بە هەر شێوازێ شتی ئەکسپایر ئەفرۆشن شتی خراپ ئەفرۆشن شتی بێکواڵێتی بە کواڵێتدار ئەفرۆشن والحاصل سعری زۆر لە خەڵک ئەسەنن غەدر لە خەڵکەکەن ئەوە خودی کەسابەتەکەت حرامە و جەنابیشت ئەگەر توانە و قودرەتت هەبێ ئەبێ سەرەوەی خۆت ئاگادار کەیتەوە بۆ ئەوەی ستۆپیە بەو خەڵکە بکەن ئەگەر یعنی ئەهلی ئەوەن ستۆپیان پێ بکرێت چکە خەڵکێکەیە بزنس ئەکات کەس ناتوانێت دەسی بۆ بەرێ ئەگەر ئەزانی لەو جۆرەیە تەنها خۆت وەرە دەرەوە لە مەسئلەکە بۆ ئەوەی تاوانبار نەبیت لە دنیا و لە قیامەتیش بەخۆی مامۆستا گیان بە زیاتر تێبگەی لە قەزدی من لە معامەلەکردنەکان و لە قازاند و لە زەرەر و لە هەموو شتەکان لە بۆ من نییە یعنی کو لۆ نمونە لە دیوەخانێک دانیشی دوو کەس معامەلەی بکەن لە بۆ من ئەو هایەکە لە جێیەکی وا دانیشم یعنی جێیەکە تۆزە گشتیە تێگەم قوربانگیان جەنابەت لەو شوێنە کارمەند نین ئەمن کەسابەتی خۆم دەکەم جەماعەتیش کەسابەتی خۆیان دەکەن تێیدا لۆ نمونە یعنی مامۆستا گیان لە مەعرەز ئیش دەکەم باشە ئەم کەسابەتی خۆم دەکەم تێگەم قوربانگیان تێگەم برای شیرین طبعا من نازانم چی بەو خەڵکە بڵێن کاکە گیان یعنی 100 جار بەو خەڵکە ئەڵی برای شیرینم ئەبێ هۆشیار بی وەعی بیت نەیەڵی لەم سەردەمەیە ئیتر سەردەمی عەقڵ و زانست و تەکنۆلۆژیا و سەردەمی عەرزی عەزەڵاتە کەس غەدرت لێ بکات کەس پێڵت لێ بکات معقول نییە برام معقول نییە یعنی من تەمەنێکم کردووە کابرایەکی مەعرەزچی بێ غەدر لە من بکات معقول نییە زانی چۆنە ئەگەر غەدرم لێ بکات ئەوە ئەحمەقی من ئەگەیەنێت یعنی جێلێتی نانا من ئەزانی چۆنە قوربانگیان هیچ کەسێک نییە لە ئێمە ئیلا کەسێکی هەیە شارەزا بێ لە سەیارە شارەزا بێ لە کاکە گیان خۆت مەڕۆ بە تەنیا مەڕۆ بۆ مەعرەز باشە بە تەنیا مەڕۆ بۆ مەعرەز کەسێ لە کەسەکانی خۆت کە شارەزایی هەیە و ئەزانی سیقەت پێی هەیە لەگەڵ خۆتا بیبە باشە بیبە ئیتر من نازانم ئەو کەسە شەبێ لەخوا بترسێ مشکلەکە لەوەیە مامۆستا مشکلەکە لەوەیە قسەشت دەبڕم عەفوم کە ئێستا زۆر کەسێ خەڵکەچ لەگە خۆی دێنیت باشە یعنی لێویش دەبینم برایەکی خۆی دێنیتن برایەکەی شارەزاترە باشە برایەکەی وەرەقەچی لە کابرای وەردەگریتن کاتێک سیارەکەی پێدەدات یان برادەرشت خۆیتی یان ئامۆزایتی یعنی ئەمن برام دیتە ینی نێزیکترین کەسە باشە ئەوە یەک لە خەلەلەکان کە لۆ نمونە کە دەرێن کەسێکی شارەزا لەگە خۆی بباتن لۆ نمونە ئەدی کابرا لەوەی چ بکاتن کاتێک سیارەی دەفرۆشیتن یان ئەوەتە دەکڕیتن ئەوەی کە فەعز دەکاتن لەگە فەعسیەکەی شریکە یان ئەوە تا چتی پێدا دەپۆشی چتی پێ زیاد دەکاتن لە کاتی فاسی یعنی لۆ نمونە سبوغی نییە برێ سبوغیە ئەوەی نییە ئەوەی هەبی بەس لە بەوەی هەتا بشتێنی یعنیش مامۆستا بەڕاستی هەندێک شتێ دەبینی لە بازاڕی هەندێک شتێ دەیبینی زۆر غەریبە من یەک دوعایەکە کەم یا ڕەبی خوایە هەر بازرگانێک هەر خاوەن تیجارەت و بزنسێک یا ڕەب العالەمین
غەش و فێڵ لە مسلمانان ئەکات یا ڕەبی خوایە ئەو پارەی بدا بە دەرمان یا ڕەبی خوایە لەو پارەی نەبینێت یا ڕەبی خوایە هەر کەسێ غەش لە مسلمانان ئەکات لە تیجارەتە لە کڕین و مامەڵە و فرۆشتنە یا ڕەبی خوایە هەر کەسێک قۆڵی مسلمانێکە بڕێت غەدر لە مسلمانێک ئەکات یا ڕەبی خوایە بەخۆشی ئەو پارەیە نەخوات یا ڕەبی خوایە بۆ دوعات داوە بەرەکەت لە ماڵەکەی هەڵگریت ئێوەش دوعا بکەن ئەم ئامین بکەن لە دوای ئەم دوعایەوە ئیتر هەر کەسێک غەدر لە مسلمانانەکە خوای پەروەردگار کارێکی بەسەر بێنی بەرەکەت لە ماڵەکەی هەڵگری بەخۆشی ئەو پارەیە نەخوات بەخوای مامۆستا گیان ئەمە قەنەعەتی خۆم وایە و بە تەکیدیش وایە کاتێک فێر لە هەر کەسێکی بکەیت و ئەوەلان فێرت لە خۆت کردیە لەبەرەوەی بخۆی زەمیری مرتەع نابی بە هیچ نەوەک هیچ بەس یا ڕەبی خوایە بەخۆشی ئەو پارەیە نەخوات یا ڕەبی باشە کەسێک بە ماندووبوون و بە ناڕەحەتیە تا دەفتەریە پیا ئەکات قەرز دەمەکە لەوەکە دوو دەفتەر پیا ئەکات گیانی دەرئەچێ بڕوا بیدا بە سیارێکی باش بۆ ئەوی بحەسێتەوە لەو سیارەیە ئیتر بۆ خۆی کەسابەتی پێ بکە یا سەفرەی پێ بکە یا گەڕان و یا ئیش و کارەکانی خۆی ڕاپەڕێنێت ئەمیش بڕوا لەو لاوە فێڵی لێ بکات گێڕی خەلەلی تیا هەیە پێی نەڵێ مەکینەی خەلەلی تیا هەیە پێی نەڵێ بڕاوەیە پێی نەڵێ سبوغ و لێدراوی هەیە پێی نەڵێ یا بڕوا غەشی لێ بکات سوێن ئەخوا ئەڵێ دوو دەفتەرم پێداوە کەچی سێرەکەی 1.8 پێداوە ئەخە ئەمە لە پێناو چییە ئەکەی هاوار لە پێناو ماڵم ناڵە وەڵی ماڵم ناڵ بۆت ئەخوات وەڵی حەپەلووشیەکەن تۆش دوو ڕۆژتر ئەمریت وەڵی مناڵەکان پێیان غەدرە پاری کفنەکەت بۆ بدەن قەسەم بخوا کورە و خەڵکە زۆر داماو نەکبەتە بەخوا من برایەکە ناسمێ گو مامۆستا سوێن بەخوای گەورە وعدم داوە ئەبێ ئەوەی هەمووی بخۆم یەک شت بەجێ نێڵم بۆ ماڵم ناو حتا خۆم مابم هەر هەمووی ئەخۆم و مناڵەکانش مەخدور ناکەم لە دوای خۆم ئیتر کە من ڕۆشتم با بۆ خۆیان کەسابەت بکەن بەخوا هیچ بەجێ ناهێڵم مناڵ دابنیشیە بۆ خۆی بەرتەڕناشی پێ بکە و مناڵ دابنیشیە بۆ خۆی خەریکی بێ فشقیات بە ماڵەکەی منەوەکە منش ڕەزیلیتیا بکەم و میوانداری خەڵک نەکەم و سەفر و سیاحەتێکی خۆشی پێ نەکەم و خێر و خێراتێکی پێ نەکەم قەسەم بەخوا ئەبێ ئەوەی لە بەردەستمایە ئەوەی هەمە لە خۆشیەکانی خۆم و لە خۆشیەکانی خەڵکا سەرفیکەم بێدڵی خۆمی لێ ناکەم لە خواردنە خۆشترین خواردن لە میوانداریە باشترین سفرە بۆ میوان ئەڕازێنەوە لە سەفرە و سیاحەتە باشترین سەفرە و سیاحەتی خۆمەکەم لە خێر و سەدەقەیە ئەبێ دەست نەگرمەوە لە هیچ مسلمانێک یەگەی وتم یا ڕەبی دەستە خۆش بێ و ماڵە ئاوا بێ و یا ڕەبی خوا سەد ئەوەی ترت باتێ ئەوە پیایی پیاوانەیە ئەزانی ماڵ بخوات یەگەی تۆ کابرا 1000 دەفتەری هەیە سوور ئەزانی هەر ئیشش نەکا خۆی ئەم 1000 دەفتەرە ناخوات ها هەر ڕۆژی بەرخێکیش تەواو کە ئەم 1000 دەفتەرە تەواو نابێت کەواتە سوور ئەزانی ئەمە بۆ خەڵکێکی ترە دوای خۆی ئیتر یا بۆ ژنەکەیت یا بۆ کچەکەیت یا بۆ کوڕەکەیت یا بۆ براکانێتی کەواتە ئەوەی لەسەر ئەم 1000 دەفتەرەوە کەسابەت ئەکات بۆ چیەکە بۆ خەڵکی تریەکە ئێتخوا تۆ لەسەر ئەوەشەوە بڕۆی قۆڵی خەڵک ببڕیت